ڕۆژدی ئەنوەر هونەرمەندێکی شێوەکاری کوردی ئوسترالیا. کارەکانی ئاوێتەیەکن لە یادەوەری و ئاوارەبوون و ململانێ و ماڵوێرانەکانی ناوچەکە کە زادەی ئەزمونونەکانی خۆیەتی لە بۆتەی جەنگ و ئاوارەبووندا. کارەکانی دکتۆر ڕۆژدی ئەنوەر ڕنگدانەوەی نەهامەتیەکانی نیشتیمانەکەی و خۆراگری کۆمەڵگەی کە بەردەوام دەستوپەنجەی لەگەڵ ستەم و زۆرداریدا نەرم کردوێتەوە. ئەم هونەرمەندە هونەری ئینستالسیۆن و پەیکەرسازی و نیگاکێشانی ئاوێتەی میدیا و فۆتۆگرافی و ڤیددیۆ و ئەرشیفی کۆکراوە کردووە. هەموو ئەم میدیۆمە هونەریانەشی گۆڕیوە بۆ پانۆرامایەکی شەعر ئامێز کە گوزارش لە خۆراگری و ئینتیماکات. ڕۆژدی ئەنوەر دوا بە دوای چیمیابارانکردنی هەڵەبجە لەگەڵ خانەوادەکەی لە سلێمانی نیشتەجێ دەبن و لەوێ بە هاوکاری مامۆستایانی پسپۆر بە شێوەیەکی ئەکادمی بە بنەماکانی شێوەکاری ئاشنا دەبێت. ساڵی 1990 دەچێتە دەرەوەی وڵات و درێژە بە خوێندن دەدات و ئێستا لە زانکۆیەکی وڵاتی تایلەند مامۆستایە. ئەم هونەرمەندە کارە ناوازەکانی لە دەیان پێشەنگای تایبەت و هاوبەشدا لە وڵاتانی جیهان و کوردستان نمایش کردووە. بەم دوایش لەلایەن دامەزراوەی شاریقە بۆ هونەر بانکێش کرا بۆ نمایشکردنی کارەکانی و ئاڵ و گۆڕکردنی ئەزمموی هونەری خۆی لەگەڵ ژمارێک لە هونەرمەندانی بەرجەستەی دنیا. بۆ قسەکردن لەسەر بانکێشتەکەی دامەزراوەی شاریقە و چەندین بابەتی تر کە پەیوەستن بە پرۆژە و ئەزمموی ئەکادمی خۆی بە سوپاسەوە لە تایلندەوە ڕاستەخۆ دکتۆر ڕۆژدی ئەنوەرم لەگەڵدایە. دکتۆر وابزانم جیاوازی کاتمان زۆرە کەواتە بێ بڵێم شەو باش. زۆر سپاس پاژنۆڕۆی لایەوەش باش. زۆر سپاس کاتی خۆتان بە ئێمە بەخشی دکتۆر. با سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕێستان هونەرمەندێکی خاوەن ئەزمونن لە چەندین پێشانگای تایبەت و هاوبەش لە وڵاتانی جیهان بەشداریت کردووە. جیاوازی ئەم کۆبوونەوە هونەریە لە چیا بینیت؟ کۆبنەوە هونەریەکان ڕاستەکەی لە ماوەی ئەم 6 مانگ ڕابردووە چەند چالاکیێکی جیاواز لە خۆی گرێ. ئەوەی کە لە شاریقە جەناب ئاماژەت پێکرد کە کرا پێشانگایەک بوو کە بۆ کاری فۆتۆگرافی بۆ حەڤە هونەرمەندی جیهانی بەڕێوەچوو بوو. من وەکو هونەرمەندێکی کورد بانگێشە کرابووم کە لەوێ ئامادەم بۆ کردنەوەی پێشانگاکەم. دواتر پەناڵی ژیرا لەسەر پێشانگاکەەوە ئەو هونەرمەندانە سێ هونەرمەندی کە بوون لەسەر بابەتی پێشانگاکە و بابەتی کارەکانی خۆمان کە بەشدار بوون لەو پەناڵە. بەڵێ دکتۆر ئەپرسم بەشداریکردنی هونەرمەندی کورد لە بۆنەیەکی هاوبەشی شێوەکاریدا لە وڵاتێکی وەکو ئیمارات چ باخێکی هەیە؟ هەڵبەتە من بەش بە حاڵی خۆم بۆ من گرنگەکەیەوە بوو کە بابەتی کارەکانم ئەوانەی کە لە شارقە نمایشم کردبوو زۆربەی لەسەر ئەو کێشەی مێژوو و کێشەی کۆدە کێشەی سیاسی و ڕامیاری کە بۆ کورد دروست بوو لە مێژووی تازەدا. هەڵبەتە کارەکان تۆ زۆر گرنگە وەکو هونەرمەندێک لەو بارایشکی لەو ناوچەی خۆمان کە ئەو کێشە و نەهاماتیانەی ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە بیگەێنی بە بینەر و بە کەسانی کە لەو ناوچەی خۆمان کە نزیکن لێمانەوە بەڵام لە هەمان کاتا زۆر ئاگادار نین لە بابەتەکان یعنی زۆر بە کاڵوکرچیەوە ناگادارن. جا بە بیرۆ بۆچوونی من ئەکی هونەرمەندە یا هەر کەسێک کە هەر فەردێکی کوردی کە لەو بوارە کارەکە کە ئەو خزمەتە بکەین ئەو کێشە و نەهامەتیانەی کێمە ڕوبەڕووی بووینەتەوە وەکو میلەتی کورد لە ناوچەکە بیکەین بە دراوسەکانی دەوروبەرمان بەو کەسانەی دەوروبەرمان نەک ڕاستە ئێمە کێشەکانمان کێشەی ڕامیارین
بەڵام لە هەمان کاتە ئێمە لە ڕێگەی هونەر و کەلتورەوە ئەم کێشانە بگەێنی جیاوازترە وەک لەوەی لە ڕێگەی سیاست و ئەزمونیکەوە. ئەمەوێ ئەوەش لێرەش ئەوە بڵێم کە من تەنها هونەرمەندی کورد نیم با بڵێن بۆ نمونە لە وڵاتی ئیمارات کاری نمایش کردووە. هونەرمەندێکی ئازیز و هاوڕێی خۆم هەیە کاکەوەلی ستی کە خەڵکیشە دهۆکە ئێمەش لێ ڕۆسڵامان بۆی هەیە لە بەریتانیا دانیشێ ئەویشە چەندەها جار کاری لە ئیمارات نمایش کردو و هەروها هونەرمەند هیواکەی کە خەڵکی سلێمانیە ئەویش هونەرمەندێکی کوردە ساڵی پابوویا پێرا بوو پێشانگایکی تایبەتی لە ئیمارات هەبوو. ئێمە چەند هونەرمەندێکی کەمین کە توانیمانە ئەو کارە بکەین. ئەمەش کارەکانمان هەروەکو پێشووتەی ژوتم گزارش لەوە دەکا کە لەو کێشە و نەهامەتیانانەی کە کورد ڕووبەڕووی بووەتەوە. کەواتە دکتۆر ئەم کۆبوونەوە هونەری شێوەکارانەی لە چەندین وڵاتی دنیاوە کۆکردوێتەوە کاریەکەیان نوێنەراتی کللتورێکی جیاوازەکەن. ئەم ئاڵ و گۆڕە کللتوریە تا چەند بۆ هونەرمەندی کورد گرنگە بە شێوەیەکی گشتی؟ هەڵبەتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئێستا لە هونەری سەردەما بە تایبەتی بۆ هونەرمەندی کورد بۆ هونەرمەندی کوردەکە بێت و بەداخێکی زۆرەوە ئەو ئازیز و دڵسۆسانەی کە لە کوردستانن بەهۆی کێشەی سەفەکردن و ئەو شتانەوە ڕەنگە نەتوان بەسەوەی کە لە دەرەوەی کوردستانە هەڵبەتە زۆر گرنگە ئێمە بتوانین بە شێوازێکی زانستانە و چۆنەڵی هونەریانە پەیوەندیمان هەبێ بەو ڕێکخراوە جیهانی و لایەنانەی کە ئەم ئاڵگۆرە کەلتوریانە ڕێک دەخات. چونکە زۆر گرنگە لەو ئاڵوگۆرەگە کەلتوریانە کە دەکرێت تۆ لە کەلتورە جیاوازەکانی ترەوە شت فێر دەبین و هەروها وانیش لە ئێمەوە شت فێر دەبین. کەواتە ئێمە گۆڕینەوەی زانیاریە سەبارەت بە مێژوو بە ناسنامە بە کەسایەتی بەو کێشانەی کە ئەو میلەتانە ڕوبەڕووێ بێتەوە. جا لە تەماشا ئەکەی لەم بەریەکەوتنانە یا ئەمە ئاڵۆ گۆڕانە کە دەکرێت لەم جۆرە چالاکیانە تەماشا دەکەی هەر میلەتی کورد وەکو ئێمە وەکو میلەتی کورد هەر ئێمە تەنها ڕوبەڕووی و کێشانە نابینەوە بەڵکو زۆر میلەتی و کە یانەتەوەی کە هەن بەو شێوەیە هەمان شێواز ڕوبەڕووی و کێشە و نەهامەتیانە بوونەتەوە لە هاوشێوەی نەهامەتیەکانی ئێمە. باشە دکتۆر ڕوژدی ئەم شێوازە هونەریە تایبەتەی کە کاری لەسەرەکەی لە ژیانی هونەری ڕوژدی ئەنوەردا چۆن پەرەیسەنوە؟ بەڵێ ڕاستەکەی دەگەڕێتەوە بۆ چوونە دەرەوم لە دەروی بۆ کە وڵاتم بەجێش کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 98 کە کوردستان بەجێش لە ئوسترالیا گیرسامەوە. پاش چەند ساڵێک خۆتەزانی وەکو شێوازە تەقلیدیەکە من لە کوردستان بووم کاری وێنەکێشی و وێنەکێشیم دەکرد. با بڵین بە زمانەکەی سلێمانی خۆمان ڕەسم. بەڵام کە چوومە دەرەوەی کوردستان سێرەکەی لەوێ کەرەستەکان زۆر لە بەردەستان خامەکان زۆر لە بەردەستان ئەمجا یەکێ لە لانەکانی کە شێوەیە تۆ بەکەوتنێ لەگەڵ زۆر سەرچاوە زۆر لایەنی زانستی و زانیاری لە سەبارەت بە هونەر و کەلتور ئەمە سەرەتایەک بوو بۆ بەڵام لەگە هەمان کاتیشە بێکردنەوەی هونەریە کە تۆ بێکردنەوەی هونەری دەزانین کە ئەگەر هونەرمەندێکە ئەو بوارە ئەو وێنە کێشانی کە کاتی خۆی لە کوردستانم کەگەر بەو شێوەیە هەلو قاڵبە بمامایەتەوە وەکو چۆنەڵی لە بازنێکا دەسوڕێتەوە جا بۆ هونەرمەند زۆر گرنگە کە لێکۆڵینەوەیەکی زانستانە لە بوارەکەی خۆیان بکە بۆ ئەوەی
چۆنەڵی بەرەو پێش بچیت بزانی هوەری سەردەم چییە. جا لە هوەری سەردەما تەماشا دەکەی من بەش بە حاڵی خۆم چەند ساڵێکی ویست تاکو و گەشتن بە چەند قۆناغێک کە با بڵێن لە وێنە کێشانەوە ئەو قۆناغەم تێپڕ چوومە سەر کاری نەحت و ئینستۆڵیشن و با بڵێن چاپمانی و فۆتۆگراف و تاکو و دەنگ و ڤیددیۆ و کرەستەی جیاواز. بەڵێ کەواتە دکتۆر هەر لەو ڕوانگەیەوە وەک پسپۆرێک لە بوارەکەدا باخی لایانی ئەکادیمی بۆ هوەر چۆن هەڵە سنجێنیت بۆ چوونە لەو بارەوە؟ بەڵێ لایانی ئەکادمی هەڵبەتە گرنگی و پێویستی خۆی هەیە. وەکو قوتابیەک وەکو سەرەتا کە دەست پێ دەکەی بۆ تێگەشتن لە لایانی ئەکادمی و شارەزابوون لە لایانی ئەکادمی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. ئەم لایەنە بۆ هەموو کەسێک لەو قۆناغی سەرەتایە گرنگە چونکە ئەم قۆناغە دەبێتە هۆکارێک وەکو بنەمایەک دوای ئەوە کە ئەو قۆناغی ئەکادمیە دوای قۆناغی ئەکادمی ئەگەر بەرەو قۆناغەکانی کە بچی بەرە قۆناغی هوەری هاوچەرخ بچی با بڵێن ئەم لایەن ئەکادمیە ئەبێ بە بنەمایەکی سەرەکی باش بۆ پشتیوانیکردن و بەرەو پێشچوونی هوەرەکەت هوەرە شێوازی هوەری هاوچەرخ با بڵێن لە هوەری شێوەکاریە بۆ نمونە کۆمەڵی شتمانێ بە تایبەتی لایانی ئەکادمیەکە با بڵێن لایانی تەکنیکی لایانی تەکنیکی و ئەگەر بەهێز بێت ئەگەر لە لایانی تەکنیکی تێبگەی ئەگەر لەو لایەنەوە چۆنەڵی کێشەت نەبێ زۆر ئەو کاتەکە یەیتە سەر هوەری هاوچەرخ دروستکردنی کاری هوەری هاوچەرخ یا کارکردن لە هوەری هاوچەرخ سەیرەکەی زۆر ئاسانکاریت بۆ تەکرێ. ئەمە با بڵێن بە کورتەکەی خۆمان وەکو وایە تۆ منداڵێک دەخەیتە قوتابخانە لە سەرەتای لە قوتابخانەی سەرەتایە فێری خوێندنەوە و ئەلفوبێ و هونجە و خوێندنەوە ئەم شتانە دەبێت ئەگەر ئەو بنەمای نەبێ ناتوانێت بتوانێت کارێک یا نووسین یا پەرەگرافی یا شتێک بنووسێت بۆ یا بخوێنێتەوە یا داهێنام کار لە خوێندنەوە. بەڵێ باشە دکتۆر مێژووی پڕهەوراز و نوشێوی کورد چ کاریگەریی بەسەر کارەکانتەوە هەبووە؟ هەڵبەتە وەکو کەسێکی کورد پێمان خۆش بوو پێمان ناخۆش بێ ئەو نەهامەتی و نەکبەتیانی کە لەسەر کودا هاتووە بەشێکە لە ئێمە یعنی بەشێکە لە هەموو تاشێکی کورد منیش وەکو تاشێکی کورد هەڵبەتە وەکو خۆش جەنابیش ئاگاداریت من خەڵکی شاری هەڵەبجەم کیمیابارانەکەی شاری هەڵەبجە ڕەوەکە ئەنجا ڕاپەڕینەکە ئەنجا دوایەوە شەڕی داعش ئەمانە هەمووی ڕوبەڕووی بوونەتەوە ئەنفال ئەنجا جینۆسایدی یەزیدیەکان تەماشاکەی وەکو کەسێکی کورد ئەمە ئەبێتە ناسنامەی تۆ ئەمە بەشێکە لە تۆ ئەم بەشبوون بە بەشێک لە تۆ هەڵبەتە لە هوەری هاوچەرخ تۆ کە کار دەکەی بەردەوام تۆ لەوە ئەو زمانە ئەو شتە تەماشا دەکەی ئایا تۆ چیت ناسنامەی تۆ چییە یادەوەری تۆ چییە باگراونتی تۆ چییە جێگەوڕێگەی تۆش ئەمانە هەمووی ئەبێتە جا لە هوەری هاوچەرخ تۆ و گوزارێت لەم شتانەکەی تەماشاکەی ئەبێ بگەڕێیتەوە بۆ ئەو شتانەی کە ڕوبەڕووی بوونەتەوە بەشێکن لە تۆ بۆیە تەماشاکەی لە کارەکانمان من وەکو هونەرمەندێکی کوردووە زۆر هونەرمەندی کوردی کەشمان هەیە وەکو پێشووتر گزارشتم بۆ کرد بەو شێوازە کارەکەن تۆ تەماشاکەی گزارش لە ئاوارەبوون و پەناهەندەی و یادەوری مێژووی و ئەو سنوورە دروستکراوانە کە لە سەردەسی ئیمپریالیزم بۆ کوردستان بەکشتی بۆ کوردستانی گەورە کراوە و هەتاکو ئێسەش
ئەو سنوورە دەستکردانە چۆن بوونەتە نەهامەتی بەڵێ و بەردەوام بۆتە هۆکارێک بۆ ناسەقامگیری بۆ کەسی کورد بۆ میلەتی کورد. بەڵێ تەماشاکەی ئەمانە ئەبێتە بەشێک لە تۆ کە بوو بە بەشێک لە تۆ وەکو هونەرمەندێکیش تۆ بەردەوام ئەو شتانی کە وەری دەگری دەی وەکو کابراڵێ کە دەیدەیتەوە دەرەوە چی پێڵێن هەرە و شتانەیە کە وەرێگری لە دەور و بەرەکەت و مێژووی میلەتەکە. بەڵێ دکتۆر ڕژدی هەڵبژاردننی کەرەستەکانی ناو تابلۆ هونەریەکان تا چەند پێیوەستە بەلایانی سۆزداری هونەرمەند ڕژدی ئەنوەرەوە؟ بەڵێ هەڵبژاردننی کەرەستە و خامە بۆ پرۆژەکانم ڕاستەکەی ئەمەوێ لێرەوە باسکەم بۆ هەموو پرۆژێکی هونەری و کارێکی هونەری من پێش وەخت لێکۆڵینەوەیکی چڕوپڕی بۆکەم و بە پێی گوزارشتی ئەو پرۆژەیە یا ئەو کارە چ کەرەستەیەک پێویست بکە یا چ ستاڵێک پێویست بکە یا چ شێوازێک پێویست بکە من ئەو خامەیە هەڵەبژێرم. بۆ نمونە ڕەنگە پرۆژەیەکم هەبێ دەبێت کاری پەیکەتاشی بۆ بکەم تەماشاکەم بە کاری وێنە کێشان ئەمە ئەو مەبەستە ناگەێنێ زۆر کاری پێکەداشی بۆکەم یا هەندێک کاری کە پێویستەکە بە شێوازی ئینستۆڵیشن بکرێت بە ئینستۆڵیشنەکەم یا هەندێک کار بە شێوازی ڤیددیۆ یا دەنگ بکرێت تەماشا یا هەندێک کار فۆتۆگراف بەکارێن تەماشاکەی بە پێی پێویست من با بڵێن بیرۆکەکە ناخنمەوە ناو وەکو کابراڵێ ناو خامەیەکەوە بە زۆر بۆ ئەوەی ئەو مەبەستە بگەێنێ بەڵکو بیرۆکەکە خامە و بیرۆکە پێکەوە وەکو گرێدراویەک وان پێکەوە کار دەکەم بۆی مەبەستەکە بگەێنین لە کۆتاییا گرنگەوەیە تۆ ئەو بیرۆکەی کرد هەتە یا و بابەتەی هەتە ئەتەوێ بیگەێنی لە ڕێگەی چ خامەیەک زۆر باشە ئەو خامەیە بەکاردەهێن. بەڵێ دکتۆر من حەزمە کرد گفتوگۆکەمان زیاتر بەردەوام بێ بەڵام بەداخەوە کاتی پرۆگرامەکەم نەماوە. هونەرمەندی شێوەکار دکتۆر ڕژدی ئەنوەر سپاس کە لە تایلەندەوە ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتو بوونەوە کەمیشە.